من سوێ نادر محەممەد هاوڵاتێکی دانیشتوی شاری هەڵەبجەم لەلایەن ڕێکخراوی ڕوویچەوەم دەرفەتە ڕاگەیەنرا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەلی کاری ڕەخسان بۆ چەند گەنجێک لە چەند بواری جیاوازایی یەکێک لەو بوارانە خولی شیرینی و هەورکاری بوو من یەکێک بووم لەو بەشداربوانەی کە ڕێکخراوەکە دەرفەتی وەرگیرانی پێدا خۆشبەختانە کە وەرگیریان لەلایەن ستافی ڕێکخراوی ڕیچەوە لەگەڵ ستافی هێلیکەی کڕایەنەری بەڕێز و بە ئەزمون پەیمان خان بۆ ماوەی 45 ڕۆژ بە کردداری خولەکەمان بینی لە هەموو بوارە جیاجەکان لە هەموو جۆرە شیرینی و هەورکارێکی ستاندارد الحەمدوللا ئەمڕۆ بڕوانامەی سەرکەوتن و دەرچوونی خولەکەمان وەرگرت هەڵبەدەم دەرفەتانە زۆر جێی خۆی ئەگرێ بۆ گەنجان بەڕاستی بە تایبەتی گەنجی بێکار لێرەوە تۆ ئەبیتە خاوەنی بڕوانامەیەک و هەروە ئەزمموی زیاتر لە ئەگەر بەهرە بێ لە بەهرەی خۆتاوە ئەگەر نەشت بێ ئەتوانی فێرکارێکی باش فێرەبی دواتر توانی بکەیتە پرۆژەی بچووک ببیتە خاوەنی کاری خۆت یاخود کە لەگەڵ ئەوە شاکە بوویتە خاوەنی کاری خۆت چەندەها گەنجی بێکار لەگەڵ خۆ دەخەیتە سەرکار. من پەیمان یاسینم خاوەنی شیرینی هێلیکەیکم لەم خولا وەکو ڕاهێنەر بەشدار بووم بە خۆشبەختیەوە چەند تەلەڤیزیۆن فێرخوازێک لە لای من بوون دەورەکەمان ماوەی 45 ڕۆژی کردداری خایاندووە طبعاً ئەم دەورانە بۆ خەڵکی شارەکە ئێمە زۆر بەسوودە لەبەر ئەوەی هەم فێری سنعەتێکە بن و دوایش ئەخرێنەوە سەرکار دەستی کار زیاتر ئەبێ بۆ من جێگەی شانازی بۆ کە ئەم باریانیەوە بەسەرشانی منە زۆر خۆشحاڵ بووم ئینشاءڵڵا نەتیجەیەکی زۆر باشی ئەبێ هەموو بەشداربووەکانەکەونە سەرکاری خۆیان و بزنسێکی خۆیان دامەزرێنن.